بەلاف دەمێتە باشکە کەورەمان کەڕەومان چوونە هێزن ئەولەکەری دنەوە حرەمێ مزگەفتەندا ئایا ڕێپێدراوە؟ بەلای خۆی بەخشندەی میهرەبان دیارە بەڕاستی و ڕووداوە پێم وایە ئەڵقەیەکە لە سیلسیلەی ئەو ڕووداوانەی پێشووتر کە لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان ڕوویدا بەداخەوە هەر لە هێرشکردنە سەر ئەندامانی پەرلەمان و هەڕەشە لێکردنیان و دواتر دەرکردنی وەزیرەکان و هەروەها سەرۆکی پەرلەمان وە چەندین شتی دیکە و هێرشکردنە سەر مامۆسایان بە تەقە و بە تفەنگ و سەر مزگەوت و مامۆستا مەولانا نادر و هەڵدان بۆ سووتاندنی ڕیشی مامۆستایان و دوازار ئەم ئەوەش کە ئەمڕۆ ڕووی داوە ئەمانە ئێمە بەڕاستی بە کارێکی زۆر خراپی ئەزانین نائاساییە چونکە بۆ خۆتان دەزانن ئەمڕۆ هەرێمەکەمان ساری قەیرانی بەڕاستی بەڵێ کاک هەورامان چوونە هێزن ئەمنی دناوە مزگەفتدا ڕێ پێدراوە یاساییە بە هەموو جۆرێک ڕێ پێنەدراوە و نایاساییە و مزگەوت گەورەی خۆی هەیە پی خۆی هەیە لە ڕاستیدا بەو جۆرە مامۆستا دەرکردن و بەو جۆرە هەڵقوتانە سەر مزگەوت ئێمە بە حەقیقەت دەستانەی دەکەین و بەکارێکی حتا غیری یاسا دوور لە عادەت و تەقالیدی کوردەواریشی ئەزانین لە ڕاستیدا ئەمە کارێکی قبول نەکراوە کارێکی دزێەوە ئەم کارە بەڕاستی بەم جۆرە هەڵقوتانە سەر مزگەوت لە کاری حیزبی بەعسەچێ بە حەقیقەت لە ڕووی یاساییەوە ئاساییە لە ڕووی یاساییەوە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە لە ڕاستیە نەخێر شتێکی ئاسایی نیە بەڵکو بەڵام ئەوەندە هەیە بەداخەوە لە کوردستان ئەمڕۆکە حساب بۆ یاسا دەکرێت بەڵام وتەوێژی وەزارەتی ئەوقاف دەڵێت یاساییە وتەوێژی وزارەتی ئەوقاف بەڕاستیەوە لە گیرفانی خۆی دەریهێناوە بە هیچ جۆرە یاسایی نییە ئەمڕۆ ئەوان مەصدەری یاسا کە پەرلەمانی کوردستانە بە شەق و بە پێلەقە وەخشۆن هجوم ناکرە سەر مزگەوت ئاوها مەصدەری تەشریعی لە هەرێمی کوردستانە کە پەرلەمانە پەشیان خستووە ئیدی ئەوان هیچ حسابێک بۆ یاسا ناکەن تاکو ئێستا پاساوی ئەم کردەوانە بە یاسا بهێننەوە بەداخەوە بەڵێ کاک هەورامان وەکو جێگری سەرۆکی لژنەی ئەوقاف چی ئیجرعاتێک لەگەل وەزاراتی ئەوقافەکان لەگەل ئەو کەسانەکان کە بوونە هۆی دروستبوونی ئەم پشوویە خۆی بەداخەوە ئێمە هیچ ئیجرعاتێکمان پێ ناکرێت لەبەرەوە پەرلەمانی کوردستان بە تەواوەتی لە سەداسەد پەخراوە و ئەوان بەڕاستی مەبەستیشان بوو کە پەرلەمانیان پەخست بۆی ئەم کردەوانە و چەندین کردداری تریش بە ئارەزوی خۆیان ئەنجامی بدەن هیچ کەس نەبێ لێپێشینەوەیان لەگەڵا بکە هیچ کەس نەبێ متابعیان کە هیچ کەس نەبێ وەک کوردەبێ پێیان بڵێ بەری چاوتان کلیپێوەیە بەڵێ کاک هەورامان ئێوە متابعی مزگەوتەکان ئەگەر متابعەکەن بەپێ وتەکانی وتەوێژی وەزارەتی ئەوقاف دەڵێت ئەم مامۆستای ئاینی وتاری حزبی لەسەر مینبەری مزگەوتەکان دەڵێن ئایا چی زانیاری لەسەر ئەم چەند نەخێر ئەو معلوماتە ڕاز نییە لە ڕاستیدا مامۆستایان لە کوردستانە ئەتوانم بڵێم بەگشتی سەمامی ئەمان لە کوردستانە هەر مامۆستایەک بیگرە بۆ خۆی مصلحێکی ئیجتیماعی گەورەیە و وتارەکانیان خزمەتێکی گەورەیان بە هەموو بوارێک لە بوارەکان لە کوردستانە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی لە هەموو بوارێکەوە بەڕاستی خزمەتێکی گەورە و بەرچاویان کردووە پێم وانێ بەتابەت ئەو مامۆستایانە بالئەخەص هیچ کامیان ئیستیغلالی مینبەری خۆیان کردووە بۆ کاری حیزبی ئەوانن هەرچی ئەداتێک هەیە هەرچی وسیلەیەک هەیە لەو کوردستانە بە ئاسمان و زەمینیەوە بە نەوتیەوە بە پارەیەوە بە هەموو شتێکیەوە خستوانتە خزمەتی حیزبایەتەکەی خۆیان بۆ ئەوان دروستە کە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بدزن و سەرۆت و سامانی ئەم وڵاتە قۆڕە بکەن و بە ئارەزوی خۆیان ئیرادەی خەڵکی پێ بکڕن بەڵام بۆ مامۆستایەک دروست نییە لەسەر مینبەر باسی گەندەڵی ئەوان بکە ئەوان لە ڕاستیدا باسی شتی حیزبایەتیان نەکردووە ئەوان لەسەر ئەوە دەراکرێن و فشاریان ئەخرێتە سەر کە باسی گەندەڵکارە نەکەن کە باسی ئەواناکەن پارە و سەرۆت و سامانی ئەم وڵاتە قوتی خەڵکی ئەجزن و ئەچن لە بانقەکانی دەرەوە هەمووی پەزمەندەیەکەن و لەوێ دایێنێن ئەم مامۆستایانە باسی ئەمەیان کردووە تاوانێک هەیەیان بێ بریتە لەمە لە ڕاستیدا بەڵێ دروست سپاس بۆ هەورامان حەما شەریف جێگرێ سەرۆکی لژنە ئەوقافێ لە پەرلەمانی کوردستانê